ئەڵێم خۆیا بەمەرگیش بێ بمبەیتەوە سلەیمانی ئەڵێم خۆیا بەمەرگیش بێ پێم بەیتەوە سلەیمانی غريبي شاريك كان سرتافايك شيادقاني ما من غريبي شاريك كان سرتافايك شيادقاني ما كشكو تشوكو وامي شهر جي جواني من دالي ما جي جواني من دالي ما لەم ڕۆژە پیرۆزەیە سەرەتا دەست پێکەین کار و چالاکیەکانمان بەس پێشەوەی دەست بە کار و چالاکیەکانمان بکەین سەرپەرشتیاری گشتی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت دکتۆر تەها ڕەسوول وتارێکیەیە با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی بە چەپڵەیەک با پێشوازی لێ بکەین. مناڵە جگەر گۆشەکان خوشکان دایکان مامۆستا بەڕێزەکان بەڕێوەبەری پەروەردەی کۆمەلگای پەروەردەی مارگرێت بەخێر بێن بەخێر بێن پیرۆز بێ شەکاوە بێ بەرز بێ نیشتیمان خاکمان ئاڵامان 238 ساڵ لەمەوبەر 238 ساڵ لەمەوبەر لە سیتەک لە قەڵات شوالان میرنشینی بابان کچێکی جوان و نازداریان هێنایە دنیاوە و لەدایک بوو ناویان ناس سلێمانی شارە پیرۆزەکەم ئەو شارەی کە شاعیران و شۆڕەجێڕان و نەمران خۆیان کرد بە قوربانی بۆ ئەوەی ئەمەی لێ بەرهەم بێ هەزار هەزار سڵاو لە گیانیان مامۆستایان قوتابیان شاری سلێمانی ئەو شارەیە کە شێخ ڕەزای نەمر ئەفەرمێ لەبیرم دێ سلێمانی کە دارولموڵکی وابان بوو نەمەحکومی عەجەم نەسوفلەکێشی ئالی عوسمان بوو شانازیە کە شانازی بکەین بە شارەکەمانەوە کە دەستە خوشکی پاریس و کۆبانی و شارە قەشەنگەکانی جیهانە جێگەی شانازیەوە بیری بهێنینەوە کە سلێمانی یەکەم شار بوو لە شارەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یەکەم چاپخانەی لێ دروست بوو یەکەم گۆڤاری لێ لەدایک بوو یەکەم شۆرشی شاری لێدایک بوو بە خۆڕایی نییە ئێمە خاوەنی ئەو قوربانیە گەورەیەین کە یەکەم ئافرەت لە دوای ژاندارکەوە لە پاریس یا لە فەڕەنسا یەکەم شەهیدی کچماندا بە ناوی ئەختەری ڕەشۆڵ تاریخ شایەتە کە پیرەمێردی نەمر ئەڵەیە پێی ناوێ بۆ شەهیدی شیوەن و گرین نامرن ئەوانەی وا لە دڵی میللەتە ئەژین لە شەهیدبوونی ئەختەری شا ئەڵەیە هەڵغاری گول لە سنگی کچان بێ لە هەڵمەتە واتە لە هەڵمەتی ئێمە پیرۆزبایی لەو گولەیەکەین کە لە پێناوی خاک و نیشتیمانە ژیانمان ئەرژێ هەر ئەم شارە بوو عەولە سووسی هێنایە سەر ئەوەی کە بە خەنجەر دوژمن پارەکە لە بەردەکی سەرایە هەر ئەم شارە بوو یەکەم شۆرشی لە ناو شارە بەرپا کرد هەر ئەم شارە بوو پێشوازی کرد لە سنکۆی شوکاک لە بەرزانی نەمر لە هەزاران شۆڕژێری تر هەر ئەم شارەیە بە پێیداتە کە ئەمڕۆ وەزیری پەروەردە جەنابی فەرمووی ئەڵێ شاری سلێمانی بە پێیداتا پێشەنگە لە عیلم و معریفەتە لەبەر ئەوە شوێنی خۆیەتی بڵێن ئێمە هەمومان مربوطە حیاتمان بە خاک و بە شار و بەهینێکەوە
بقرباني خۆڵ و خاشاشی ئەبین وە کەسیشمان ناژین بەبێ سلێمانی جارێکی تر پیرۆز بێ بەرز ڕایگرن ئەم شارە پاک و خاوێنی بکەن چونکە هیچ شارێ نابێ بە شوێنی خۆمان هیچ شتێکی کەس نابێ بە نیشتیمانی خۆمان بژی کورد بژی کوردستان هەر بمێنن بۆ نیشتیمان خواتان لەگەڵ کاتێکی خۆش پیرۆزیە 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 لكش عقل مرستي دا لكش مسلمانيتي دا لديني ولا سربستي دا والله قاية بس برياك الله كم نتو برياك شتينا كم ناكو عارف عصام الفيل ترى روشن حركة زوج ناس قاية مرمو قورة ما دامي كاني بريس شكل أصلا من بويا وشينا موصار هاكا كي زور بكتة عاوزيكي فراوانا وانا هي دعوتها بيت شاري قورة أي شيء هاي زورو زەڕێگاکی بازرگانیە بۆ کاروانان دەشتێکی فراوانی هەیە چادەری بشاخە کەواتە ئێمە لە نزیک گوندی مەڵکەنی جاسەکەین بە دروستکردنی بازار و مزگەوت پیرم پیرشتەکەمان توانای هەیە شارێک بۆ گەورەیە دروست بکات کەواتە ئێمە زوو دەست دەکەین بە دروستکردنی کەواتە زوو دەست دەکەین بە دروستکردنی
بێر سڵاو کاتە و باش مامۆستا باشی چییە بینم دڵە زۆر خۆشە مامۆستا لەو کاتێ ئەم کتێبە یا بەمە زۆر دڵخۆش بخەی لە فێری خوێن و نووسینیشم نا کوڕەکەم دڵنیا بە باشترین شێواز فێر دەکەم بەس مامۆستا من کتێبخانە دێوەخانەکەی پاشا بینم هەموو کاتی خوێنەر و نووسەری بووی من حەزەکە وەکو ئەوان بە دڵنیایە و کوڕەکەم وەکوە بینی ئەم شارە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر و جوانترە بێت پڕ بووە لە نووسەر و شاعری مەزن دڵنیا بە تۆشەکەم بە باشترین شاعریان بە باشترین نووسەر شاعری مامۆستا بەڵێ زۆر باسی دەکە مامۆستا الله ئەمە شاعری ئەمە شاعری مامۆستا ئەمە شاعری شارەکەم سلێمانی شارێکی پڕ لە جوانی شارەکەم سلێمانی شارێکی پڕ لە جوانی هەموومان خۆشمان دەوێت تۆ بێبی لەی چاوانی هەموومان خۆشمان دەوێت تۆ بێبی لەی چاوانی تۆ بێبی لەی چاوانی زانستم شارە